خوڕەی ئاوی سەرڕێژی بەنداوی ئەستێڵە چەم و دۆڵەکانی چەمی سمۆری لە قەزای قەرەداغ ژیاندۆتەوە. بەڵام بەهۆی بێباکی حکومەت ئاوی گلدراوەی دەریاچەکە ناپاکژە و وای کردووە هیچ گەشتیارێک لە ناوچەکە نەبینرێت. بەنداوی ئەستێڵ توانای گلدانەوەی 1 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە و بۆ کوشت و کاڵ و ڕاوی ماسی لەلایەن دانیشتوانەکەیەوە سوودی لێ دەبینرێت. زۆر جار قسە لەسەر بەنداوەکەکەین کە ناوچەی گەشتیاریە، بەڵام زۆر پەرایەز خراوە. ئەمە یەک. دووش لێسا کە ناسرێنراوە بە ناوچەیەکی گەشتیاری بەڕاستی لە خوار سفرەوەیە، چونکە بەڕاستی هیچ ناوچەی گەشتیاری بەم شێوە نییە کە لە بەنداوی ئەستێڵا بینرێت. ناو بەنداوەکە هەر بان و گردەکانە، ینی تەخت نەکراوەتەوانەیە کە ژێرەکەی ڕێوکرێتەوانێ و کۆکو بەنداوێکی تر ئاوی زیاتر تیاگل بدرێتەوە. قەرەداغ بەرەو دەربەندیخان جێ دەهێڵم و لێرەش بەنداوێکی دیکە بە ناوی دێوانە سەرڕێژی کردووە. سەرڕایبوونی گەشتیارێکی کەم لەسەر بەنداوەکە، بەڵام هیچ پرۆژەیەکی گەشتیاری بەدی ناکرێت. وەڵای ئەمە وەکو گەنجێکی شارەکاتین بەسە بەنداوی دێوانەوە دڵخۆشبوونی ئەمە سەرڕێژبوونی ئاوەکەی سپاس بەخوای گەورە ئەم ساڵ بارانێکی باش باریوە و لە دەربەندیخان و سەرڕێژی بەنداوەکە بووە. ئەمە هاتووین بۆ دیمەنێکی جوان و سەرکردنی بەنداوەکە. هیوادارین ئەم بەنداوە سوودمەند بێ بە شارەکە لەبەرەوەی دەربەندیخان بێ ئاوە و ئاوەکەیشی پاک نییە بۆ خواردنەوە، شیاویش نییە. ئێمە پێشەکی لەگەڵ بەڕێوەبەری گەشت و گوزاری دەربەندیخان قسەمان کردووە و ئەوانش هەڵبژاردەکەی ئێمان پێ باش بووە کە بێن و ئەم ئەرزانە هەڵگرنەوە بیخەنەوە سەر وەزارەتی گەشت و گوزاری خۆیان و شوێنەکەیش شوێنێکی چاکە، ینی هەڵی ئەگرێ بۆ ئەو شوێنانە کە بینایە و شوێنی گەشت و گوزاری تا بکرێ و خەڵک ئیسفادێ لێ بکاو و بۆ شاری دەربەندیخانیش سوودمەندە شاری دەربەندیخان لێ. بەنداوی دێوانە لە گڵ و بەرد پێکهاتووە و بەرزیەکەی 42 مەترە و پانیەکەی 260. توانای گلدانەوەی 20 ملیۆن مەتر سێجا ئاوی هەیە و ماوەی 2 ساڵە ئاوی تێدا گل دەدرێتەوە. بەپێی ئەو پلانەی لەلایەن وەزارەتی کوشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوەوە داڕێژراوە 250 بەنداوی بچووک و مامناوەند دروست دەکرێت، بەڵام تا ئێستا لەو ژمارەیە تەنها 20 بەنداویان دروست کراوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.